گرتەیەکی ڤیدیۆیی کە دەستی بەخشی گشتی تەلەڤیزیۆنی NHK ژاپۆن کەوتووە ساتی بۆ مەلەرزە بەهێزەکەی ژاپۆن نیشان دەدات کە ڕۆژی دووشەممە یەکی مانگی یەک بە گوڕی 7.6 لەسەر پیاوانەی ڕەختەر لە ناوەڕاستی وڵاتەکەی داوە و بۆ هۆی هۆشداری سونامی و داوا لە دانیشتوان کرا ناوچەکە ناراوەکان چۆڵ بکەن و ئامادەکاری بۆ ئەگەری پاشەژینەکان بکەن. لە گرتە ڤیدیۆکەدا دەرکەوتووە کە کامێرای کەش و با بە توندی دەلەرزێت کاتی بۆ مەلەرزە بەهێزەکە لە نزیکەی کاتژمێری 4 و 6 خولەکی پاشنیوەڕۆ بە کاتی ناوخۆی ڕوویدا. وتەبێژی حکوومەتی ژاپۆن هایاشی پۆشیماسا بە ڕۆژنامەنووسانی وت هیچ گرفتێک لە وزگەکانی وەزەی ئەتۆمی لە ژاپۆن بەدی نەکراوە. سەرەتا لە وزگەی وزەی ئەتۆمی شیکاوا کە نزیکترینە لە ناوەندی بوومەلەرزەکە لە ئێستادا هیچ ناڕێکشێک لە وزگەکانی وزەی ئەتۆمیدا ڕانەگەێنراوە. بە پێی هەواڵێکی ئاژانسی NHK ژاپۆن سونامیەک کە بەرزیەکەی نزیکەی مەترێکە بەشێکی کەنارەکانی ڕۆژاوای بەدرێژایی دەریای ژاپۆن گردووەتەوە و پێشبینی دەکرێت شەپۆلێکی گەورەتر دروست ببێت. دەستگای کەشناسی ژاپۆن هۆشداری سونامی بۆ پارێزگاکانی کەناردەریەکانی ئیشیکاوا، نیگاتا و تویاما بڵاو کردەوە. کۆمپانیای هۆکەریکۆی ئێلکتریک پاوەر، کۆمپانیای دابینکاری خزمەتگوزاریەکان ڕایگەیاندووە فەرتر لە 36,000 ماڵ لە پارێزگاکانی ئیشیکاوا و تویاما ئەلکتریکیان لەدەستداوە. بە سادەی داواکارم هەموو هاوڵاتیان وریابن لە مەترسی بوومەلەرزەی زیاتری تا 57 داواش دەکەم هەموو ئەوانی لەو ناوچەیە دەژین کە بوومەلەرزە بەهێزەکان تێیدا ڕووداوە گرنگێکی ورد بە فەرمانی دەسەڵاتە ناوخۆیەکان بدەن بۆ چۆڵکردن، هەروەها ئاگاداری زانیاریەکان بن لە تەلەڤیزۆن و ڕادیۆ ئۆنلاین. هەیاشی ئاماژەی بەوەش کرد دەسەڵاتدارانی هێشتا پێداچوونەوە بە ڕادەی زیانەکان دەکەن و هۆشداری داوەتە دانیشتوانی ناوچەکە خۆیان بۆ ئەگەری بۆ مەلەرزەی زیاتر ئامادە بکەن.